تاوانێکی گەورەی ژینگەیی لە سنووری سلێمانی ڕوویداوە گەر چارەسەری نەکەن بە زوویی ئەوە کێشە بۆ ئاوی خواردنەوەی 2 ملیۆن کەس لە سنووری سلێمانی دروست دەبێت. لە سنووری خەلەکان بە دیاریکراوی لە دۆڵی گۆمەجوولەکان کەسانێک زۆر نابەرپرسانە ڕۆیشتوون پاشماوەی سوتەمەنیان ڕشتووەتە ئەو دۆڵەوە لە ڕۆنی ڕەش و قیرا و وردە وردە بەرەو دەریاچەی دووکان دەچێت. ڕێکخراوی پارێزەرانی ئاو لە کوردستان عێراق ڕۆیشتوونەتە شوێنەکە و خەڵک لە مەترسیەکە و حکوومەت ئاگادار دەکەنەوە لەوەی ئەگەر یەک باران ببارێت لەو سنوورە ئەوە ئەو ڕۆن و قیراوە دەچێت بەرەو دەریاچەی دووکان و بە دیاریکراوی لە تەنگی بووکوزاوا لە دووکان دەردەچێت. ئەگەر ئەمە چارەسەر نەکرێ و ئەو قیرە زۆرە ئەو ڕۆنە ڕەشە زۆرە بڕواتە دەریاچەی دووکانەوە ئەوە کێشەیەکی گەورە بۆ ئاوی خواردنەوەی تەواوی سنووری سلێمانی دروست دەبێت. جەماعەتی ئەو ڕێکخراوە ڕۆیشتوونەتە شوێنەکە زۆر سەختە ئەو دۆڵە و ڕێگەی ئۆتۆمبیلێکی زۆر یعنی کەمی بۆ دەچێت بۆیە داوا دەکەن ئەو کەسانی کە ئەو کارەیان کردووە پۆلیس بەکاری خۆی هەڵسێت بە دواداچوونەکانی دەست پێ بکات دەستگیریان بکەنەوە سزایان بدەن چونکە ئەوەی کە لە ڤیدۆکانە دەیبینن ئێوە یعنی بە مەسافەیەکی زۆر لەو دۆڵەوە پاشماوەی سوتەمەنی بەڕێ کراوە بەرەو ناو دەریاچەی دووکان و بگاتە ناو دەریاچەی دووکان حتمما ئەمە بە بارانێک دەگات و تەواوی ئاوەکە پیس دەکات و ڕەنگە ماوەیەکی زۆر کەڵکی خواردنەوەی نەبێتەوە ئاوەیە. ئێستا دەم و دەست هەم ئەوان داوا دەکەن هەم ئێمەش داوا دەکەن بۆی ئەم کارەساتە ژینگەیە کارەساتی بۆ خەڵکی لێ نەکەوێتەوە دەبێت چارەسەر بکرێەوە دۆڵەکە پاک بکرێتەوە بە هەر شێوازێک بێت ئەگینا گرفتەکە گەورەیە و جگە لە ئاوەکە ژینگەی ئەو ناوەش بەخۆیەوە وێران دەکات.